مامجەلال شکۆی نەتەوەیەک و سمبولی پێکەوە ژیان بوو، بۆ لایەنە سیاسی عێراقیەکانیش چەتری کۆکەرەوە بووە. مەرجەعەکان بە سەمامی ئەمان وەسفیان دەکرد. پاش 4 ساڵ ماڵاوایی بەغدادیەکان مامجەلال بە باوکی عێراقیەکان ناو دەبن. يعني من الشخصيات التي خسرها العراق شخصية إمام جلال. عێراق مامجەلالی لەدەستدا. پێم وابێت هەرگیز کەسێکی وا دروست نابێتەوە کە بتوانێت ژی دیکتاتۆرێت ڕاوەستێت و هەمووان کۆبکاتەوە و عێراقێکی نوێ دروست بکات. هەمیشە خاوەن قسەی خۆش و سیاسەتێکی حەکیمانە و دروست بوو. بەڕاستی لە ناوگەلانی عێراق خۆشەویست بوو. ئەمەش دەگمەنە کەسێک هەبێت کە هەموو لایەک لەسەری ڕازی بن. بۆیە بە لەدەستدانی مامجەلال عێراق و عێراقیەکان خەسارەتێکی گەورەیان کرد. دائما له شخصية كبيرة وبصمة كبيرة في السياسة العراقية ولا زال ذكره حتى الآن فيما بيننا. عرفنا إمام جلال يعني زعيما وطنيا خالصا. مامجەلال سەرۆکێکی نیشتیمانی دڵسۆز و پاک و بێگەرد بوو، بڕوای بە عێراقێکی یەکگرتووی پێکەوەیی بوو. هەروەها سەرۆکێکی کراوە بوو بۆ هەموو عێراقیەک، خاوەن بیرۆڕای ئاشتی و پێکەوە ژیان بوو. هەر سەرۆک تاڵەبانی بوو دووبەرەکی و ناکۆکی سیاسی و تایەفەیی لە عێراق نەهێشت. في نزع فتيل كثير من التوترات وحل كثير من المشاكل السياسية التي كانت ما بعد 2003. سحرێک تەنها لە مامجەلال بەدی دەکرا. لە لووتکەی ناکۆکی سیاسیە عێراقیەکاندا کۆی دەکردنەوە کۆتایی بە کێشەکانی نێوانیان دەهێنا. ئەمە بووە بە پێناسەی مامجەلال. رغم الاختلافات القومية والمذهبية والدينية سەرباری بۆ چوونە جیاوازەکان و ئەو کێشە مەزهەبیانەی کە لە عێراق دروست بوو، سەرۆک مامجەلال وەک چەترێک هەمووانی کۆکردەوە و بە خەندە و بە عەقڵێکی کراوە و نیشتیمانیانە کێشەکانی چارەسەر دەکرد. دواتر هەموو لایەنەکان بە یەک وتاری لای ئەو سەرۆکە مەزنەوە دەچوونەوە. هەر بۆیە سەرباری ئەو هەموو ناکۆکیانی کە هەبوون، مامجەلال بە دروستکەری ناسنامەی نیشتیمانی دەناسرێ و هەر ئەو هاوسەنگی ئەم وڵاتی پاراست. للمجتمع العراقي وضع الشخص المناسب في المكان المناسب دون الرجوع للمذهب والدين أو الشخص أو القومية. المرحوم مام جلال يتميز بالحس الوطني ويعني يكون خۆلای خۆشببوو مامجەلال بە کەسێکی نیشتیمانی ناوبانگی دەرکردبوو. جەمسەری کۆکردنەوەی هەموو لایەنەکان و بۆ چوونە جیاوازەکان بوو. ئەو پەنجەمۆری ئاشتی و پێکەوە ژیان و ئازادی خواز بوو. هەر بۆیە هەموو لایەک ئەو کەسایەتیان خۆش دەویست و هەمووان درود بۆ ڕۆحی پاکی دەنێرن و هیوادارن سەرجەم سیاسیەکان لەسەر ڕێباسی سەرکردنی نیشتیمان پەروەر بڕۆن و وەک مامجەلال حەکیمانە کار بکەن. والمحبة لمحبيه والسلوى لمحبيه في هذه الذكرى الأليمة، طبعا ذكرى وفاته. مامجەلال هاوسەنگی سیاسی بۆ عێراق و ناوچەکە بوو. لەسەر ئاستی جیهانیش مامجەلال بە پیاوە دەگمەنەکە دەناسرا. لە شاخ و لە شار درێغی نەکردو تا دواساتەکانی هەمیشە هەوڵی دەدا ئەم وڵاتە بەرەو کەناری ئارام بەرێ. لەم کۆشکەوە مامجەلال لایەنە سیاسی عێراقیەکانی کۆ دەکردەوە. هەر بۆیە کوردستانیان و عێراقیەکان مامجەلال بە ئەستێرەیەکی دراوشاوە و بە سمبولی ئاشتی و پێکەوە ژیان دەناسێنن. بێستون سەلام. کورسات نیوز، بەغدا.